ئێوارەتان باش و سڵاوتان لەبێ من هاژە غەفورم جارێکی دیکە لە بەرنامەی ژیاندۆستی هاتمەوە میوانی ماڵەکانتان بۆ هیوایەم کە ڕۆژەکە و ڕۆژۆکەتان بەخۆشی و بەباشی بەڕێکرد بێت. ئەمڕۆ ژیاندۆستی لەگەڵ خانمێک دەکەین یاخود بڵێن لەگەڵ خانمێک هاودەنگی دەکەین بزانین کاری ڕۆژەکەی چۆن دەبێت هەم لە ئەرکی ماڵەوە و دواتریش ئەرکەکانی لە دەرەوەی خانمێک کە ئێوارە خوانێک ئامادە دەکات کە سفرە و خوانی بەربانگ ئامادە دەکات بێگومان تەواوی ڕۆژەکەی ماندووبوونی پێوە کێشاوە. جا ئەگەر بێت و کارکردنی لە دەریشەوە بێت ئەبێت چۆن بێت لەگەڵمان بن لەگەڵ خاتوو نەسرین ئەمڕۆ ڕۆژ و ژیاندۆستیتان لەگەڵدا بەردەوام دەکەین. چۆنی نەسرین خان باشیت زۆر سپاس بژیت. نەسرین خان بۆ خانمێک کە هەم ئەرکی ماڵەوەی هەبێت و کارکردنی دەریشەوەی هەبێت ڕەمەزان قورسیان نە دەزانی چۆنە ئەوە دەگەڕێتەوە سەر نیەتی خۆت بتەوێت چۆن بەرنامە بۆ ژیانی خۆت دابنێ. بەڵێ نا ئەمن بۆ خۆم ئەویشم پێ خۆشە بۆشم قورس نییە ماندوو نەبێ دەیکەم. باشە نەسرین خان تۆ سەرەتای ڕۆژەکە چۆن دەست پێەکە چۆن دەستەکەی بەکارەکانە لە ناو ماڵ و دواتر بۆ شوێنی کارەکەت. سەرەتای ڕۆژەکەم دانیان کە خەوەستان عادەتەن نوێژی بەیانیکرا بەڵێ نوێژەکە دەکەین خۆم ئامادە دەکەم سو شەوانە ئیشی ماڵەوە دەکەم وچی دەگەڕێمەوە ئیشی ماڵەوە دەکەم ماڵەکەم ڕێک دەخەم و جل شۆرینێک بێشتێک بێدەوە سادە دایم و بەیانی هەڵیان دەخەم و یەکسەر خۆم حازر دەکەم بۆ ئیشەکە دەڕۆیتە شوێنی کارەکەت. دەسمە شوێنی کارەکەم. شوێنی کارەکە دوورە لە ماڵەکەتەوە؟ وڵا تقریبەن 10 دقەیەک دوورە. بێکەوە بڕۆین؟ بڕۆین. زۆر باشە فەرموو. ئێستاش لێرە هاتیینە شوێنی کارکردنەکەی نەسرین خان بزانین لێرە چی خواردنێک ئامادەکە دوایەوەی کە داواکاریەکانی پێگەیشتووە دواتر ئەینێرێ بۆ داواکارەکان یا خۆدە و کەسانەی کە خواردنیان داوا کردووە. نەسرین خان ئەمڕۆ چیت ئامادە کردووە و داواکاریش لەسەر کام خواردنە زۆر بوو؟ ئەو ڕۆکانە داواکاری من زیاتر لەسەر بریانی بوو دۆغەوا بوو دۆڵمەش. پێم وابێ هێشتا ئامادە نەبووە خەریکی ئامادەکردنی بریانیەکەکردین بەڵێ دۆڵمە بریانیەکە چون هێشتا زوویە ماوێتی زووش ئینشاڵڵا تەواوی دەکەین بەس داواکاری ئەوەشمان هەبوو ئاشی ڕشتەیە. ئەم ڕشتە بڵێ ئەوە خواردنێکی زۆر زۆر بەسوودە نۆکە فاسوولیای سوورە نیسکی ڕەشە لەگەڵ ساواری شعریەکیش هەیە تایبەت بەو ئاشەیە زۆر شتێکی خۆشە. لە دوایەوەی ئەوە دروست کرد شتە بەسوو هەرە بەسوو دەکەی کە تێدایە کەشکە کەشکە ئەوە بەکەی بەسەریا ئەەکەی کە ئەتۆ نۆکەکە سەوزەواتشی تێدایە سەوزەواتەکەی سپێناغا معدەنووسە شویتە کەوەرە دەگەڵ ئاوی گۆشتی تەبعەن ئەوتۆ ئەو شتانە دەخڵێنی دوایی کە کوڵی حازر بۆ هەمووی ئامادە بوو ئەو شعریەی تێ دەکەی خەست دەبیتەوە ئەو زاردێنی پیاز و ڕۆن نعنەداغ کە زۆر 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 باشە نعنەداغی بەسەردا دەکەی لە شتە هەرە بە سوودەکانی کە لەوەیدایە کەشکەکەیەتی سەوزەواتەکەیەتی لەگەڵ ئەو فاسوولیا و نەکوشتەکەی ینی تەکمیل کنەندەی خواردنێکی باشە بۆ مانگی ڕەمەزانێ. زۆر باشە. جا نەسرین خان جگەلەوەی کە کابانێکی باشە هەم ئەو خواردنانشمان پێڵە کە سوودی هەیە لە مانگی ڕەمەزان. ئەمە وتێ بۆ مانگی ڕەمەزان باشترە بۆ نمونە کەسێک کە بەڕۆژووە بێ ئەوە بخوات سوودەکەی چییە پێش ئەوەی کە دەستکات بە خواردنەکەی ڤیتامینی کەم نابیتەوە با من یەک شتی لە سەرەتاوە بڵم پێش ئەوەی ئەتو چێشلێنەرێکی باشبی بڕای من دکتۆرێکی باش بیت لە خواردن لە بواری خواردن پێویستە کابانەکان شارەزای ئەویان هەبێت کە چ خواردنێک بەسوودە. تەبعەنە من ئەو ڕۆکانە مزەورەشم هەبوو داواکاری ئەمەیان چییە؟ مزەورە خواردنێکی کوردەواری قەدیمە ئەوش خواردنێکی خۆشە بە برنجی کوردی بە سڵقی دروستکراوە بەڵام شتێکی زۆر زۆر باشی تێدایە ئەگەر خانمەکان هەموو بەکاری بێنن تەمبەڵی نەکەن لە باتی لەمەندوزی سماقی بەکاربێنن سماق بۆ معیدەشیان زۆر زۆر باشە
يعني لا ئەی لیمۆش ئەبێت جگە لە سماق ئەبێت لیمۆش سماق خۆشترە خۆشتریەکە ئەوە ترشەوە ترشە بەڵێ مزرە باشە ئەم خواردنانە ئەمڕۆ داواکاریان لەسەر بوو بەڵێ چی دیکە و ئامادە کردو بێچگە لەمە چی دیکەکەین دۆڵمەی دروست دەکەین ئێستا بریانیش دروست دەکەین تەبعاً ئەوە کفتە عەجەمیە کفتە عەجەمیش لێرە داواکاری زۆر لەسەرە ئەو خواردنانی کە لە مانگی ڕەمەزان داواکاری زۆرتر لەسەر بوو کامانە بوو زیاتر کفتەیە کفتە دۆڵمەیە بریانیە ئەرێ وەڵا ئەوانە زۆر داواکاریان لەسرە ئەنواعی سوپە کە ئەمە لە مانگی ڕەمەزاندا دروست دەکەین باشە نسرین خان وەکو کابانێک پێمان بڵێ پێویستەکە لەسەر سفرەی بەربان چی و چی هەبێت لەسەر سفرەی بەربان سەرەتا بەڕای من یەک نان و پەنیر و سەوزە هەبیتن دەگەڵ ئاوێکی کوڵێوی سار بۆ دوو قم بخۆیەوە دە پێشدا کە بەربانگی دەکەیەوە دوای بینی یەک پار و پەنیری بخۆی لەگەڵ سەوزەی هەستی دەستنوێشەکە هەڵگری نوێژی بکەیت جا ئەو جار سوپێکی بخۆی پەنیر هەبێت لەسەر پەنیر حتمەن هەبیتن بەڵێ هەر جۆرە پەنیرێک بێت بەڵێ یەک جێ هەستی بێ سەر خواردنی تەبعەن ئەتۆ هەڵدەمسێ ناڕەحەت دەبی تێک دەچی بەڵام ئەو پەنیرە بخۆی و زەر دەداتێ ڕێگای دەکاتەوە ڕێگای خۆش دەکات بۆ دوای بتوانی بە ئیسراحەت نانەکەت بخۆی چی دیکە هەبێت دوای پەنیر و ئاوەکە وەنان چی دیکە هەبێت سوپەکەی دەخۆی ئەو جارەکانە بەڵێ سوپێکی دەخۆی هەر جۆرێک بێت زیاتر چ جۆرێک باشترە فەرق ناکات سوپی زۆر باشە نیسک زۆر باشە زۆر باشە نەسرین خان ئێوە ئەو خواردنانی کە ئامادەیەکەن لە کێو ئامادەیەکەن و چۆنەی نێریت بۆ شوێنەکان کە داوایان کردووە بەڵێ ئەمە شەشی بەیانی هەڵدەستین تەبعەت دەست دەکەین بە ئامادەکاری ئی خواردنەکان تا 11 نیوەڕۆی هەموو خواردنەکان دروست دەکەین ئیشەکەی ئێمەش ئایلیە ینی بە خێزانی کارەکان ماندوو نەبن باس دەکەم حیاتم هەتا ئێوارێ ئەگە ئیسراحەت یەکمان کرد ئەمە عادەتەن شەوانە دەچین شتەکان دەکڕین بۆ بەیانی حازریان دەکەین و بەیانی وێ ڕابگەین ئەمە خواردنەکان بۆ وەختی خۆی ئامادە بکەین زۆر باشە دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن نەسرین خان ئێوە دوای خواردنەکەتان ئامادە کرد و هەم بە خێزانیش کارەکەن چۆنەی نێرن کوڕەکەم دەیبات ئەویش ئەندامێکی دیکە لە کۆمەڵەکەت و خێزانەکە و بەیەکەوە دەستی جەمعیە کارەکەن ئایلیە زۆر باشە سەرکەوتوو بن و کوڕەکەم دیلیوەریەکان دەگەێنین تەجێ باشە کەس هەیە بۆ نمونە داوای خواردنی زۆر کات پێڕاناگەین هەمانە ئەلعانەکانە ئەمە دەڵێ ناپێڕادەگەین لە ڕووی بەرنامەوە بەڵێ ئەمە ئەقدیش کە دەنووسین لەگەڵ شەریکات و ئەوانە یعنی چەند نەفەر بێ بۆ هەمویان یەک نۆ قسەی دەکەین بۆی خواردنەکەی ئەگەر 100 نەفەرمان هەبێ لە چەند جێگای جیاواز بێ ئەو ڕۆژێ هەموو یەک نۆ خواردنیان دەدەینێ خواردنی دیکەش ئی جیاواز داوا بکەن بەڵێ حتمما ئەویش دروست دەکەینەوە زۆر باشە ئێستا چ ڕێنمایەکی کورتت هەیە پێمان بڵێ بۆ خانمە کابانەکان کە چۆن گرنگی بە خواردن یاخود سفرەی بەربانیان بدەن وڵی زیاداوا لە هەموو خانمەکان دەکە دیارە خانمی دەزڕنگین زۆرە ڕاستە زۆر لەمەش دەزڕنگین تر و خانمتر هەیە بەڵام بەعام بڵێن محاولە بکەن لەسەر سفرەیشتی باشدانێن شەرت نییە ئەتوو هەموو ڕۆژە برنج و ئەوەندە گۆشتەی لەسەر سفرەکە دانێ و بڵێ دەبێ ئیلا ئەو بێت و خواردنێکی زۆر باشە دەتوانی بە شتێکی زۆر بەسیتیش سفرەکەت بڕازێنەوە دەستەکانە خۆش زۆر سپاس. شیدا خان کارکردن لە مانگی ڕەمەزان سەختتر نییە بۆ ئێوە؟ وەڵامە عادەتمان گرتە بۆمە ڕاحەتە چون فێر بووینە هەموو ڕۆژێ و کارەمان هەیە ئیدی فێر بووینە ماندوو نەبی دەستەکانە خۆش بێ ئێستا چی و چی دیکە ئامادەکەی جگەر لە بریانیەکە؟ وەڵمەش ئامادە دەکەم بۆ ئێوە فریاکەوین ئێستا دوو وەڵا ماندوو نەبن ماشەڵڵا ئەمە خانمی ئازایە لە مانگی ڕەمەزانیش سەرڕایەوەی کە ئەرکی ماڵەوەیان زۆرە و لەگەڵەوەیە کارکردنیش لە دەرەوە بۆ خۆی ئەوە ماندووبوونێکی ترە بەڵام خانمان هەمیشە ماندوو نەناسن بە تایبەت ئەگەر بیانەوێ سفرەوخوانێکی باشیان هەبێت
ژیاندۆستیم ئێوارێمان لەگەڵ ئەو خانمەکابانانە بوو کە سەرەڕای ئەرک و ماندووبوونی خۆیان و کاری ماڵیشەوەیان کاری دەرۆشیان کرد بۆ هیواین کە هەمیشە سفرە و خوانتان ئاوادان و پڕخوانی تەندروست و باش و خۆش بێت. تاس بە ئێوارە کاتژمێر 7:40 لەک دێمە وڵاتان هەمیشە ماڵ ئاوادان و تەندروست باش بن ماڵاوە.